لاتینۆ ڕێست، ڕێستۆرانت، کافتریا، هەموو جۆرە خواردنەوەیەک، خواردنی جۆراوجۆر، برژاو، مقەبیلات، هەموو جۆرە زەڵاتەیەک، چاو قاوە، شەربەتی فرێش. لە لاتینۆ ڕێست لایڤ موزیک ببینە، لایڤ موزیک بە بەشداری هونەرمەندە ناسراوەکانی کورد، عەرەب، فارس. لاتینۆ ڕێست بە ستافی کارامە و شێفی لێهاتوو پێشوازی لە ئێوەی ئازیز و خێزانە بەڕێزەکان دەکات. ناونیشان تەنیشت دەرگای دووەمی فامیلی مۆڵ. لاتینۆ ڕێست کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بۆ 12 شەو کراوەیە. بۆ گرتنی شوێن لە لاتینۆ ڕێست پەیوەندی بکە بە ژمارە تەلەفۆنی 070 362 22 22. لاتینۆ ڕێست.